بە مەبەستی ناساندنی بەرنامەی کۆمەڵی دادگەری و سەرخستنی مرواری محەممەد کاندیدی ژمارە 33 کۆمەڵی دادگەری لە بازنەی دووی سلێمانی کادیران و ئەندامانی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری بەڕێگاوان بۆ قەزای قەرەداغ. ئەو قەزایی تا ئێستا وەکو پێویست خزمەت نەکراوە. سەرەتا باڵواسینی فلێکسی کاندیدەکەی کۆمەڵ لە ڕێگا دەستیان پێکرد، دواتریش لە نێو خەڵکو و ناساندنی کاندیدە تاخانەکەی کۆمەڵ لە سلێمانی لەگەڵ خەڵکیدا دەدوێن و بەرنامەی کۆمەڵ ڕوون دەکەنەوە. خەڵکیش بۆ پشتگیری ئامادەی خۆیان نیشان دەدەن. سوپاس بەخوای گەورە بە کۆمەڵی ستاف دەستمان پێکردووە و هەر بە هەڵبژاردننی هەر بە هەڵواسینی فلێکسەکان و دابشکردنی پرۆشەرەکان و سەردانی ماڵان و بینینی ئەو خەڵکو جەماوەری کە لێرە بوون لاتێکی زۆر باشا بوو و پێشواتێکی زۆر باشیان لێ کردین. ئومێد دەکەم ئینشاءڵڵا خەڵکو جەماوەری قەرداخ و بازنەی دوو بە گوڕوتینێکی زۆر باشەوە متمانی خۆیان بدەن بە کاندیدەکەی ئێمە پشتیوان بەخوای گەورە سەرکەوتووە بن و باقی باقی کاندیدەکانی ئێمە سەربەرزە بن و جێدەستیان دیارە بێ ئینشاءڵڵا. قەزای قەرەداغ سەر ڕای ئەوەی ناوچەیەک بووە، هەمیشە لە شۆڕشدا قوربانی داوە، بەڵام ناوچەیەکە وەکو پێویست خزمەت نەکراوە و دانیشتوانەکەی نیگەرانن لە خەمساردی دەسەڵاتدارانی ناوچەکە، بۆیە بەڵێنی پشتیوانیاندا بە کاندیدەکەی کۆمەڵ، چونکە پێیان وابوو کۆمەڵی دادگەری خاوەن بەرنامە و مەبدەئی خۆیەتی و ئەوەی لە دەستیان بێت بێ جیاواسی بۆ هاوڵاتیانی دەکەن. لە سەردان و بەسەرکردنەوەکانیاندا لە قەزای قەرەداغ تیمی مەڵبەندی سلێمانی سەردانی چەندین کەساتی شارەکەیان کرد و داوایان کرد پشتگیریان بکەن. ئێمە وەکو ستافی مەڵبەند و لقی سلێمانی ڕێکخراوی خوشکان هاتیینە دەڤەری قەرەداغ بۆ بەسەرکردنەوەی ئەو ماڵانە و ئەو ئەم منتیقەیە هەتاوەکو دەنگ بدەن بە لیستی دادگەری لیستی کۆمەڵی دادگەری لەم سنوورەدا. سوپاس بەخوای گەورە سەردانیەکانمان ئیجابی بوون و لەگەڵ ئەوەشا هیوادارین داوا ئەکەین لێرەوە لە خەڵکی ئەم دەڤەرە و تایبەت هەموو سنووری کوردستان تایبەت ئەم سنوورە کە دەنگیان بدەن بە لیستی دادگەری تایبەت لەم سنوورەیە کەوا سنووری بڵێن بازنەی دووە و ژمارە 33 مرواری خان بە هیوای سەرکەوتنی ئینشاءڵڵا. ئەو سەردانی خەڵکتان کردووە، خەڵک مرواری خانە ناسن لە نزیکەوە پێی ئاشنا؟ بەڵێ تا ڕادەیەکی باش بەڵێ ئاشنان و خۆشحاڵیشن و پشتگیری خۆشیان دووپات کردوێتەوە ئینشاءڵڵا بۆ دەنگدانیان بە مرواری خان. لە سلێمانی تەنها مرواری محەممەد کاندیدی کۆمەڵی دادگەریە لە بازنەی دووی سلێمانی لە زۆربەی سەردان و بەسەرکردنەوەکانیدا بۆ شار و شارۆچەکان بەڵێنی پشتگیری و پشتیوانیان پێداوە. مرواری محەممەد دەڵێ بەڵێنی من بۆ دەنگدەران ئەوە دەبێت کە بە هەموو توانایەکمەوە بەرگری لە مافەکانی کورد دەکەم لە پەرلەمانی عێراق. ڕامێ ڕۆسمان کەناڵی پێیام قەزای قەرەداغ.